یەکەم ڕۆژنامەی کوردی و نێنیەک لە سەرەتای ساڵی 60ەکانی سەدەی پێشوودا دکتۆر مارف خەزنەدار کە ئەو کات لە ئەکادیمیای زانستی وڵاتی رووسیا خوێندکار بوو لە بەشی ئەرشیفی زانکۆکەدا ژمارەیەکی ڕۆژنامەیەکی نامۆ دەدۆزێتەوە کە بە گەورەیی لەسەری نووسراوە کوردستان. ئەوە ژمارەیەکی ڕۆژنامەی کوردستان بوو کە لە ساڵی 1898دا لەلایەن میقداد مەدحەت بەدرخان و هاوڕێکانیەوە دەرکراوە. دکتۆر مارف سەرەتا لە لای کەس باسی ئەم دۆزینەوە گەورەیی نەکرد چونکە دەرفەتی بڵاوکردنەوەی وەها هەواڵێکی گرنگی نەبوو. پاش چەند ساڵێک گەڕایەوە کوردستان و لە 22 نیسانی ساڵی 1968دا بە هەردوو زمانی کوردی و عەرەبی ئەم هەواڵە گرنگەی لە ڕۆژنامەکاندا بڵاو کردەوە. ڕۆژنامەکان پێشنیاری ئەوەیان کرد ڕۆژی بڵاوکردنەوەی ئەم هەواڵە کە هەواڵی دۆزینەوەی یەکەم ژمارەی یەکەمین ڕۆژنامەی کوردی بوو بکرێتە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی. بەڵام ئەوەی جێی سەرسامیە ئەوەیە ڕۆژی بڵاوکردنەوەی هەواڵەکە لە 60ەکاندا و ڕۆژی دەرچوونی یەکەم ژماری ڕۆژنامەکە لە ساڵی 1998دا هەمان ڕێکەوتە کە 22 نیسانە. هەر بەم هۆیەوە ڕۆژی 22 نیسان بۆ هەمیشە وەک ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە کوردستاندا دیاری کرا. ڕۆژنامەی کوردستان یەکەمین ڕۆژنامەی چاپکراوی کوردیە لە قاهیرە کە کۆتا ژمارەشی لە ساڵی 1902دا بڵاو کرایەوە. ڕۆژنامەکە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە ئاشناکردنی خوێندەوار و نووسەرانی کورد بە یەکتری لەو سەردەمەدا. هەروەها دەرفەتێکی گەورەش بوو بۆ دانانی کۆمەڵێک بەرهەم و وتاری گرنگی کەلتوری و ئەدەبی دەربارەی کورد لە قۆناغی خۆیدا.